دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان گەیشتە ئاستی مەترسیدار. ئەوەش بەهۆی پابەند نەبوونی ژمارەیەک لە هاوڵاتیان بە ڕێنماییە تەندروستیەکان، هەروەها خۆشاردنەوەی هەندێک لەو کەسانەی بە ڕێگەی نایاسایی لە ئێرانەوە گەڕاونەتەوە و سەردانی تیمە تەندروستیە تایبەتمەندیەکانیان نەکردووە. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرجەم ناوچەکان ڕێکارەکانی خۆپارێزی تونتر کردوتەوە و سزای سەرپێچیکارانیشی قورستر کردووە. بۆیە دەکرێت تۆی هاوڵاتی بژاردەی خۆت بکەیت بەوەی دەتەوێت گوێ لە دەنگی مۆزیک و گۆرانی بگریت یان دەنگی ئامێرەکانی ژووری چاودێری ورد. دەتەوێت وێنەی نوێ لەگەڵ ئازیزانت بگریت یان دوای لە دەستدانیان سەیری وێنەکانی ڕابردوویان بکەیتەوە. دەتەوێت وڵاتەکەمان ببێتە چین یان ئیتاڵیا؟ ئێستاش درەنگ نییە و بڕیار بدە لە ماڵەوە بمێنەرەوە و ژیانی خۆت و ئازیزانت لە مردن بپارێزە.